ڕۆژ باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین، چەند بڕگە و بابەتێکی جیاوازتان پێشکەش دەکەین. هەروەها پەیامدێرانمان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری و هەروەها بۆ چەند تەوەرێکیش گفتوگویان لەگەڵ دەکەین. ڕۆژباشێکی تایبەت لە لاوانی هەرێمی کوردستان و عێراق دەکەین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوانە. ئەمڕۆ نەتەوەیەکگرتووەکان دایناوە وەک ڕۆژێکی فەرمی لە ساڵی 1992 لە دوای ئەوەی کە کۆنگرەیەکی سەرجەم وەزیری وەشوو لاوانەکانی وڵاتانی جیهان ئەنجامدرا لە ساڵی 1992 بڕیاردرا 12 ئابی هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی لاوان. ساڵانە نەتەوەیەکگرتووەکان بۆ خۆی دروشمێک دیاری دەکات کە کار لەسەر و بابەتە دەکرێت. لاوان بە ئەنجامدانی چەند کۆنفرانس و وەرکشۆپێک قسە لەسەر و بابەتە دەکەن و گرفت و کێشەکانیان دەگەیەنە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کار بکرێت بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان، هەروەها کێشەکانیشیان بخەنە ڕوو. دروشمی ئەم ساڵ بەشداری پێکردنی لاوانە لە سەرجەم سێکتەرە جیاوازەکان. بۆ ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێمە پاکێجێکی تایبەتمان دەبێت لەسەر لاوان بە میوانداریکردنی گەنجێک کە بۆ خۆی چەند ساڵێکە لە ڕێکخراوێک لە ناو هەرێمی کوردستان و عێراقدا کار بۆ گەنجان دەکات. هەروەها چەند بابەتێکی دیکەشمان لەسەر خستنە ڕووی بەهرەکانی گەنجانی هەرێمی کوردستان هەیە. لەوان کاتدا هەر لە ئەم ڕۆژ تەوەرێکی دیکەمان قسەکردن دەبێت لەسەر ئامادەکاریەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ وەرزینەوەی خوێندن. لە ساڵی ڕابردوو لە کۆتاییەکانی مانگی شوباتەوە دەرگای پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان داخران. بەهۆی کاریگەری کۆڤید-19 تاوەکو ئێستا بە فەرمی ئەو دەرگایانە نەکراونەتەوە. پلانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن؟ کۆڤید-19 بەردەوامە تاوەکو ئێستا. بە فەرمی ڕێکخراوی WHO ڤاکسینێکی دان پێدا نەناوە بۆ ئەوەی کە وەک چارەسەرێک بۆ کۆڤید-19 بەکاربهێنرێت، کاتە کۆڤید-19 بەردەوام دەبێت. ئەی دەکرێت دەرگای زانکۆ و پەیمانگاکان بەداخراوی بێننەوە؟ پلانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ بابەتە چییە؟ گوتمان ئەمڕۆ گرنگێکی تایبەت بە ڕۆژی جیهانی لاوان دەبین و پاکێجێکی تایبەتمان ئامادە کردووە بۆ مەبەستا. سەرەتا هاوکارمان لە ڕانیە فیچەرێکی تایبەتی بۆ ئامادە کردوین لەسەر گەنجێکی بەهرەمەندی ڕانیا کە کچێکە بۆ خۆی پاڵەوانی لە جوانیە و بەشداری لە چەند پاڵەوانێتێک لە سەرتاسەری جیهان کردو و بەرنامەشی هەیە بەشداری لە چەند پاڵەوانێتێکی دیکە بکات. چاوپێکەوتنێکی کردووە بە بینەریبی. سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. خاتونێکی ئازیز، یەکێک لە ناوە دیارەکانی دەڤەری ڕاپەڕین و تا کوردستانیش ئەمڕۆ لای من میوانە دەمەوێت گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەم کە یەکێکە لە پاڵەوانەکانی لە جوانی.
خات و دڵخۆش عەبدوڵڵا یەکێک لەو یاریزانانەیە کە لەسەر ئاستی کوردستان و عێراق بەشداری چەندین پاڵەوانێتی کردووە و لە ئێستادا لە بەرنمەیاندا کە لە دەرەوەی وڵات بەشداری پاڵەوانێتێکی ترکە ئێمە مەبەستمانە لەم بەرنمەیەدا گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەین دەمانەوێت وێزگەکانی ژیانی چۆن هاتە ناو دنیای وەرزش و بەرنامە و خەون و خولای بۆ داهاتوو چییە خات و خۆش سڵاو دەوێم کاتت باش خۆشحاڵین بەو دیدارە لەگەڵ بەڕێزت دەمەوێت سەرەتا بگەڕینەوە بۆ سەرەتای دەستپێکردنی هەموو پێگومان هەموو کارێک سەرەتایەکی هەیە سەرەتا چۆن ئێوە هاتنە ناو دنیای وەرزش و لە ناو کوی ئەو وەرزشانەی کە هەیە بەگشتی چۆن لە جوانیتان هەڵبژار یاری لە جوانی هەر بنیایەکی منداڵیم بووە لە منداڵیەوە حەزم پێی کردووە سپاس بۆخوا گەر لە ئەوێکی تەمەنێکی گونجاودا دەستم کردووە بە یاری لە جوانی تقریبا لە 2016ەوە هەتا ئێستا من بەردەوامم هەم لە یاری لە جوانیدا هەم لە هێزی لەشدا سپاس بۆخوا گەرتوانی وە نەتیجەیەکی زۆر باشیشم هەبێت باشە بە دیاریکراوی ساڵی چەند بوو لە ڕێگەی کەسێکی دیاریکراوە هاتیە ناو دنیای وەرزش نەوەڵا نا هەر حەزێکی خۆم بووە باشە پێشتر پێشەوەی بێ ناو دنیای لە جوانی و هیچ پێشینەیەکی وەرزشیت هەبوو نەخێر هەر لە سەرتاوە یەکسەر بەڵە هەری لە سەرتاوە چۆن وەک یاریزانێکی ئاسایی هەندێ لەسەر کۆرسی سەرەتا دەڕام نیش ئاوە سەرتاوە یاریزانێکی ئاسایی لە کۆرسی سەرتاوە ڕۆشتم وردە تا گەیشتم بەو نەتیجانەی ئێستا باشە بۆ خاتونێکی وەکو تۆ بەتایبەت لە کۆمەڵگەیەکی وەکو ئێمەدا ینی ڕەنگەمە کەمێک دەگمەن بێ کە یاریزانێک بتوانێت وەرزشی لە جوانیدا بێت بۆ هەڵپشتی خێزانەکەت چۆن بوو یان لە سەرتاوە هەر ئەو قەناعەتیان هەبوو کتۆب یانوا بوو کە پێویستم کارە بکەیت نەخێر لەوانەیە زۆر ئەوەم هات بێتە گیر و گرفتم هات بێتە بەردەم هەم لە لای کەس و کارمەوە هەم لە لای خەڵکەوە بەڵام خۆشبەختانە دایم باوکم پشگیرم بووە ئەوە بۆ من هەموو شتێک بووە هەر ئەوەش وای کرد کە بەردەوامی باڵە بێگومان هەر ئەوەش پێشەوەی من دەستکەم بە یاریەکە قسەم لەگەڵ باوکم کردووە لەگەڵ باوکم دواوم ئەنی ئەوەی برسی و ڕای باکم پێ بووە ئەو جار من هاتم دەستم پێ کردووە باشە ئێستا هەندێک لە دەڤەری ڕاپەڕین هەندێک هۆڵی لەش جوانی هەیە جگە لە پیاوان ژنان و خانمانیش بەگشتی چۆن ینی پێتان وایە دەبێت زیاتر ئیدامی پێ بدرێ زیاتر گرنگی پێ بدرێ سپاس بخوا ئێستا لە چاو ساڵانی پێشووتر زۆر باشە ئیتیمامێکی زۆر بە وەرزش دەدرێت بە زیاتر ئافرەتان دایم پیاوی زیاتر بۆ بەڵام ئێستا خۆشبەختانە ئافرەتانیش شان بەشانی پیاوان دێن بۆ وەرزش جا هەم کێشدا بەزینە هەم نەخۆشیە هەم بۆ پاڵانکەکانە هەموو جۆریمان هەیە باشە زۆر جار هەیە کە باسی لەش جوانی دەکرێت ینی لە ڕوانگە عامەکەیەوە ڕەنگە یەکسەر هەر یەکێک لە ئێمە کە تێکەڵاونی لەگەڵ وەرزشەکە پێمان وابێت کە وەرزشی لەش جوانی تەنها بۆ یەکینە بۆ یەک ئاراستەیە بۆ یەک لایەنە چۆن ینی گە زیاترکردنەوەمان بدێ ینی بۆ کەسێک ئەگەر بێوێت خانمێک بێتە ناو ئەو دنیایەوە دەتوانێت لە ڕێگەی وەرزشی لە جوانیەوە چ بکەوە بەچی بگا مەبەست پێ لە پاڵانکەکانە یان بەگشتی هەر کەسێک کە بیەوێ ببێت یاریزانی لە جوانی خۆم وەک مدەڕی بێک لە قاعە دەرز دەڵێمەوە چەندەها ئافرەتم هەیە بۆ نمونە هەیە دێ وەزنی خۆی سەرخا هەیە دێوێ هەر تەنها لەوەی دامێنێتەوە لەوەی بۆ باری دەرونی خۆی دێ هەیە نەخۆشە هەیە نەخۆشە درێژخانەکانی هەیە دێوێ دێ دڵانی دێ لە دڵاتدا بەشداری بکات بە هەموو جۆرەکان هەمانە خۆشبەختانە یعنی خەڵکێک هەیە کە پزیشک بە تایبەت ڕێنمایی بکا بڵێ هۆڵ بێگومان ئەوەش جێگای شانازیان دەستخۆشی لە دکتۆرەکان دەکەم گەر ئێستا چەندەها یاریزان دێت لەلایەن دکتۆرەکانەوە دەنێرترێن بۆ لای هۆڵە لەش جوانیەکان باشە ئەوانەی کە تۆ بەشداریت کردووە سەرەتا کە هاتیە ناو دنیای وەرزشی لە جوانیەوە یەکەمین پێشبڕکێ یا پاڵەوانەتی کە بەشداریت کرد چی بۆ گەلایان یەکەم پاڵەوانی تیم 2016 بوو 2007 بوو بگۆرە لە سلێمانی بوو هێزی لەش تەمرینی قووە و بەدەنی پێنج برێز بوو سپاس بەخواتوانیم نەتی پلەی دووەم بەدەست بێنم باش دوای ئەو بەشداری چی ترت کردەوە دوای ئەو پاڵانتێک لە ڕانیە کرایەوە لەویش توانیم بە یەکەمەکان هەڵبژێردرێم دواتریش پاڵەوانێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەنجام درا لە هەولێر توانیم لەوێش نەتیجەی پلەی دووەم بەدەست بێنم کۆتا پاڵانتیشم لە کاران بوو خۆشبەختانە لە کۆی 200 یاریزان توانیم لە هەرسێک یاریەکەدا ببم بە خاوەنی مەدەلیای زێڕ و لە هەرسێکیان یەکەم بوو هەم پێنج پرێس بوو دێت لێفت بوو سکوات بوو
ینی هەر لێک کاتدا بەشداری هەرسێکیانت کرد چۆنانی دوودانیان لە 2000 و تقریبی هەژدە بوو دانێکیان 2007 بوو. باشە جگە لەو دوو مانگی کە نەخۆشی کۆرۆنایەوە هەموو شتێکی وەستاندووە پێشتر هاوکاری حکوومەت چۆنە بۆ ئێوە ینی ئێستا بەرمونە تۆ چویە وڵاتی تاران لەن حکوومەتی هەرێمەوە سپۆنسەری کراوی هاوکاری کراوی نەخێر بەداخەوە تا وێستا هیچ هاوکاریکم نەکراوە. ئەنی هەر لەسە ئەرکی خۆتان ئەرکەکە قورس نییە؟ بێگومان قورسا ئەوانی گرت لە جوانی دەکەن بۆخۆیان دەزانن ئەگەر یاری لە جوانی پێویستی بە مصرفاتێکی زۆرە بەڵام بەداخەوە هەتا ئێستا هاوکاریم نەبووە و هیچم بۆ نەکراوە. باشە مامەستا ئەو خرجیانەی کە هەیە بۆ لە جوانی ئەنی لە چیدا زیاتر خرجیەکە چۆنە؟ بۆ نمونە خواردنمان دەبێت زیاتر هەمووی پرۆتینات بێت نابێت دەبێت زۆر ئێستا نابێت وەک کەسانی تر خواردن ئیهمالکەین بۆ نمونە ئێستا ئێوارانی وا هەیە دەتوانێت نانون ماستێک بەخوا بەڵام ئەوانی گەریاری لە جوانی دەکەن نابێت بەلانی کەمەوە دەبێت هەموو ڕۆژێت تۆ سینگ بخۆی بەلانی کەمەوە دەبێت هەموو ڕۆژێ میوێ و چارەس و ئەو شتانێشتی باش بخۆی وەک ئەوەی نابێنی وە کەسێکی ئاسایی خواردن بخۆی ئەو جەلەبیاتی سێژە میشە بەلانی کەمەوە دەبێت 5 جەم بۆ 6 جەم خواردن بخۆی. ژەمەکان لە چ کاتێکدان زیاتر یعنی ئێمە سێژەمی ئاسایی هەیە بەیانی و نیوەڕۆ ئێوارە کاتی تر چ کاتێک ترەوە خوارد ژەمێکی تر بۆ نمونە سعات یەک دەن و سعات تقریبی 12 ژەبێ نان بخۆمەوە لە هەما کاتدا سعات سێژ دەخۆمەوە لە هەما کاتداگە سعات تقریبی حوتی ئێوارە نان بخۆم دەبێت تقریبی 2 سعات پێش مەلای ئێوارش دەبێت نان بخۆمەوە. هەمیشە ڕێنمایی خەڵک دەکرێت کە پێش خەوتن خواردن نەخورێ بۆ 12 نان دەخۆی و سعات یەک دێوە دەخەون ینی ئەخر ئەو خواردنانی گەر من دەیان خۆم من هەم جوڵەیەکی زۆرم هەیە هەم خواردنەکانیشم هیچی سەرەری نییە هەمووی پرۆتینات هەمووی لەژێر ڕێنماییدایە باڵێ بێگومان ڕێنماییتان پێ دەدرێت چی بخۆن بێگومان ئەو کاتانی کە پاڵەوانە تێکتە ئەمە بۆ کاتی ئاسایی یان کاتێک کە سەرقاڵی بەشدارین لە پاڵەوانە تێک نا لە هەموو کاتێکدا بەڵام لەوانەیە کە پاڵاتیم هەبێ ئەرکەکانم گرانتر بێت ینی لەمەش قورستر دەبێت باڵێ بێگومان ئێستا بۆ نمونە ئەو یاری من هەڵم بشاردووە 2 یاری سد بە یەکەن بۆ نمونە هەم یاری لە شتوانی دژی چەوری و خوێ و ئەو شتانەیە شیرینی ئەوشتانە بەڵام لە یاری قووەت بەدەنیدا ئەنی پێویستت بە شیرنی چەوری و ئەو شتانەیە دانێکیان پێویستی بەهێزە دانێکیشیان پێویست تەنها بە لە شتوانە بۆیە توانی و مەسپاس بەخوا لەگەڵ هەردووکی خۆم بگونجێنم. باشە ئێستاەوە لەخوا بە زیاد بە دۆخ بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا و قۆناغی مانەوە لە ماڵ و کەرنتینە و ئەوانە هێدی کۆتایی بێت بەتابە لە دەڤری ڕاپەڕنیش لەخوا بە زیاد بێ قۆناغەکە زۆر باشە. بەرنامەتان چیە ئێوە بۆ داهاتوو ئەو پاڵەوانەتی کە بەشداری دەکەن چییە چۆنە لە چ وڵاتێکە پێش ئەو کارنتینە نیازم لە خۆ ئامادەکردندا بووم تقریبی نزیک 3 مانگ لە تەنشیبدا بووم خۆم ئامادە دەکرد بۆ پاڵانکی لە جوانی لە دەرەوە دوو پاڵانکیم هەبوو پاڵانتێکم لە تورکیا بوو پاڵانتێکم لە ئەڵمانیا بوو بەداخەوە خۆشم بۆی ئامادەکرد بەڵام بەهۆی ئەو نەخۆشیەوە نەمتوانی بەشداری بکەم دواکەوتۆ بۆ کاتێکی نادیان ینی لە بۆ لە وڵاتی ئەڵمانیا دەکرا بەڵێ دانێکیان لە تورکیا بوو دانێکیان لە ئەڵمانیا بوو. ئێستا بەرنامە هەیە کە بەشداری بکەن ئیشەڵا لەسەر ئەو نەخۆشیە کۆتایی پێبێت ئیشەڵا دەست پێ دەکەن. باشە لەسەر چ بنەمایە کەڵبژێردرایی بۆ بەشداریە وە کەڵبژاردەی عێراق و کوردستان هەڵبژێردراوە هیچ خانمێکی تر دەگەڵدایە نەخێر تاکە ئاکرێتم ینی تاکە خانمێک کە لەسەر ئاستی عێراق هەڵبژێردرا بۆ بەشداری کرد بێت باشە بۆ لە هەرێمی کوردستانەکە بگەڕێنەوە هەرێمی کوردستان ینی باسی ئێوەت کرد کە کاتێککە گەشت دەکەن بۆ شوێنەیەک حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست هاوکاری نەکردن بۆ داهاتوو پێتان وایە دەبێت حکوومەت چی بکات بۆ ئێوە یان ئێستا لە ڕانیە ژمارەیەکی زۆر خۆڵ هەیە بەشی هۆڵەکان ینی هۆڵی تایبەتن هۆڵی شخصینە هۆڵی گشتی هەیە لە ڕانیە یان دەبێت حکوومەتی هەرێم چی بکە ئیدارەی ناوچەکە بۆ ئەوی کە زیاتر گرنگی بۆ وەرزشە بدەنەوە زۆر باش دەبێت بەر هۆڵێکی تایبەتمان هەبووە بمانتوانی بایە وەک هەم یاریزانێک بمانتوانی بایە یاریەکە مەشقەکانی خۆمانیدا ئەنجام دەین بەڵام بەداخەوە هیچێکی هەتاوێستا هیچ شتێک نەکراوە گەشتێکی ئاوا بکرێت زۆر باش دەبێت هەم بۆ من و هەم بۆ لەوانێت چەندەها یاریزانی تریش بێ بیانەوێت هەر نەبێت بەشداری لە پاڵەوانتەکانی تردا بکەن. باشە باسی سەفەری ئەڵمانیات کرد ئەگەر نەخۆشی کۆرۆنا نەبا بێگومان سەفەرتان دەکەن ئەی خەرجیە مەشە لە ئەسوی خۆتان بوو باڵێ بێگومان خەرجیەکەی زۆر نییە بەرە وڵات زۆرە دۆڵات دەیەوێت زۆری دەوێت کاتێک بۆ پاڵەوانەتێک دەچن چەند دەمێننەوە جاری وە هەبووە تقریبی سال ئەوەی تارانم تقریبی نزیکەی 8 بۆ 10 ڕۆژێکی پێچوو لێ دەمێنەوە بەڵێ باشە کاتێک دەگەڕێەوە لەم پاڵەوانەتیانە وەکو
خانمێکی ڕانیا کورد هەرێمی کوردستان کە دەگەڕێەوە پێشوازی چۆنە لە ئاسیشی باشدایە؟ نا بەداخەوە هەرێستا بۆنی منە و پاڵانتی هێزی لەشم کرد لە تاران هەتا ئێستا بەداخەوە نە دەستخۆشم لێکرا نە هیچ هەتا ئێستا دەستخۆشێکی ئاسایشم لێ نەکراوە ئەگەر هیچ قیمەتێکی تێدا نیە نەوەڵا. سەبارەت بە بەشداریەکانتان ئەنی باسیەوەت کرد کە نیازیەوەتان هەیە کە بەشداری پاڵەوانەتی بکەن لە ئەڵمانیا لە تورکیا ئەوەی تاران بەناوی هەرێمی کوردستانەوە بوو وەک هەرێمی کوردستان ڕۆشتی بەشداریمان کرد لە هێزی لەشدا. باشە خات و دڵخۆش لەسەر مەسلەی ژانی ئاسایی خۆت ینی ڕۆژانە کاتێکی دیاریکراو هەیە بۆ وەرزشکردن ینی چەند سەعاتێکی دیاریکراوە چۆن کاتەکانی کە ڕێک دەخەی لەگەڵ کاتی تر بگوتێت؟ بێگومان کاتەکانم دیاری کراوە هەم وەک ئافرەتێک مەبەست پێ لەوێ هەم دەتوانم سپاس بخوا دەتوانم ئەرکەکانی ماڵێم بکەم هەم ئەرکەکانی قوتابخانەم جێبەجێ بکەم هەمیش کاتی تایبەتمدا ناوە بۆ دەرزگوتنەوە لە دەرسی لە قاعش دەرز دەڵێمەوە هەم کاتەکان کاتیش کەشم تایبەت داناوە بۆ وانەکانی خۆم. باشە بەپی ئەوە بێ کە بەڕێستان بە شێویشی ئەکادیمی خوێندنتان تەواو نەکردووە ئەم وانەوتنەوەتان لەسەر چه ئەساسێک ینی ئەزمونە کە دارێکتر بە خەڵکی دەڵێنەوە؟ بەڵێ بێگومان گەر ئەزمون نەبێت چۆن دەتوانین بڵین بەڵێ ئەزمونێکی زۆر باشمان وەرگرتووە سپاس بخوا و ئەزمونی پێمانە ئێمەش پێویستە کەسانی چاردەور ئاگادار بکەین و پێیان بەخشین. باشە تەوان تۆ کار دەکەی ڕێنمایی بە کۆمەڵە خەڵک دەدەیت کەسانێکی تر هەنە ڕێنمایی بە تۆ بدەن ناوێکی دیاریکراو هەیە بەتەوێت سپاسیکەی؟ بە تایبەت دەستخۆشی لە مامۆستاڕا دەکەم بەڕاستی زۆر لەگەڵم ماندوویە و هەڵ و کۆشتێکی زۆری لەگەڵم داوە ئەوەش بۆ من جێگای شانازی سەربەرزیان. باشە لە کۆتایی داگە بتەوێت شتێک بڵێ و بتەوێت ئاماژە بە شتێک بدەیت؟ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم بۆ سەرکردنەوە دەستەکانتان خۆش بێ داوا دەکەم لەو بەرپرسانی بە تایبەتی ڕانیە بەڕاستی زۆر خەمسار بوون هەتا وێستە هیچ شتێکیان نەکردووە هیوادارم لەمە و پاش ئەو جار ئەو خەمساریان نەمێنێت تۆزێ هەوڵدان بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر یاریەکە پەرە بە یاریەکە بدەین و تۆزێک لە سەرشانمان سوب بێت. باشە دەستەکان خۆش بێ سواز بۆ بەڕێزت بۆ هیوای کە ئیشەڵا سەرکەوتوبی و ئیشەڵا بە ئەنجامی باشەوە سەردانی ئەڵمانیا و تورکیا بکەی و بۆ هیوای لە کاتی گەڕانەوەتدا بتوان دەرێ هەر لەم شارەدا ڕێوڕسمێکی تایبەت بۆ پێشوازی تۆ بکرێت جێگای شانازی دەست خۆش بێت و هیوای سەرکەوتن بۆ بەڕێزت دەخوازم. جارێکتر سوپاس بۆ خات و دڵخۆش عەبدوڵڵا کە یەکێک لە پاڵەوانەکانی لە جوانیە لە ئیدارەی ڕاپەڕین و لە ئاسی هەرێمی کوردستان کە بەشداری چەندی پاڵەوانەتی کردووە لە بەرنامەشیدا بێگومان بەشداری پاڵەوانەتی تر بکات و کاتیش خۆش بێت. لە 12 ساڵی 1999 لە کۆنگرەیەکی وەزیرەکانی لاوانی سەرتاسەری جیهان لە تەوێگرتووەکان بڕیاریدا کە 12 هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی لاوان. دروشمی ئەم ساڵیان بەشداری پێکردنی لاوانە لە پێناو هاندانی کاری جیهانی ئەمە دروشمە سەرەکیەکەی لە تەوێگرتووەکانە کە بۆ ئەم ساڵ دایناوە بۆ ئەوەی کە لاوان لە سرجەم سێکتەرە جیاوازەکانە بەشداریان پێ بکرێت و ڕۆڵیان پێ بدرێت. بەڵام خۆی دەڵێ بەیاننامەی نەتەوەگرتووەکان هەر بۆ خۆی ئەڵێ کۆڤید-19 کاریگەریشی گەورەی هەبووە لەوەی کە لاوان ڕۆڵیان پێ نەبدرێت چەند داتایەکیشی بڵاو کردوێتەوە. دەڵێ کاتەکانی کاری 155 میلیۆن گەج لە سەرتاسەری جیهاندا کەمی کردووە کە کاتەکانی کارکردنیان کەمی کردەوەی کۆڤید-19 بێگومان بەشێکی زۆریشان کارەکانیان لەدەستیاوە و داهاتیان کەمی کردووە. بۆ خۆی نەتەوەگرتووەکان بەرنامەی داناوە تاکو ساڵی 2030 بەشی زۆر لە گرفتەکانی گەنجان چارەسەر بکات. ئەمە یەکێک لە دروشمەکانێ دروشمێکی دیکەشی کارکردنە بۆ هەلی کار بۆ ئەوەی هەلی کار بۆ گەنجان بدۆزێتەوە. دەڵێت بۆ 15 ساڵی داهاتوو گەنجان پێویستیان بە 600 میلیۆن هەلی کار هەیە بۆیان بڕەخسێنرێت بۆ ئەوەی بێکاری لە ناو گەنجاندا نەمێنێت. لە 15 ساڵی ڕابردوودا ژمارەی و لاوانەی کە هەلی کاریان لەدەستداوە یاخود بێبەش بوون لە خوێندن و ڕاهێنانی پیشەی لە سەرتاسەری جیهان بە ڕێژەی لە 130 لە ناو ڕەگەزی مەینە زیادی کردووە و لە 113 لە ناو ڕەگەزی نێردا. وەزارەتی وەشو لاوانی حکوومەت یارمەتی کوردستانیش بۆ خۆی بەیاننامەیەکی بڵاو کردەوە لەم ڕۆژەدا وێڵایی پیرۆزباییکردن لە گەنجان دەڵێ ئێمە هەر لە زۆر کارمان کردووە بۆ ئەوەی کە گەنجان
لە ناوەندەکانی بڕیار و دامەزاوە ڕسمیەکاندا بوونیان هەبێت و بەم بۆنێ شەوەزارەتی لاوان وێ ڕێ پیرۆزبایی لە توێژی لاوان لامان کادا ڕای دەگەێنین هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیەوە بە کارنامە و پرۆژەیەکی تۆکمەوە بۆ خزمەتی لاوان دەستمان پێکرد. بەڵام بەهۆی قەیرانی دارایی و دەرکەوتنی پەتای کۆرۆناوە کە بووەتە هۆی وەستانی هەموو جۆرە چالاکی و کۆبوونەیەک تا ئێستا نەمانتوانیوە بەشێکی کەمی پلانەکانمان بۆ خزمەتی لاوانی کوچ و کوڕی وڵاتەکەمان پێشکەش بکەین. بەو هیوای لەگەڵ کۆتایی هاتنی ئەم قەیرانەنا بە هەماهەنگی لەگەڵ لایانی نێوخۆی و نێودەوڵەتیەکان ئەرکی نیشتیمانی و حکومی خۆمان جێبەجێ بکەین و هاوکار بین لە ڕەخساندنی زەمینەی گەشەکردنی خەون و خولیای لاوان و بەشداریکردنی کارایان لە بڕیاردان و سەرکردایەتیکردن و تواناسازی لاواندا. بۆ قسەکردن لەسەر ڕۆژی جیانی لاوان تاوەکو چەند دەرفەتیان پێدراوە لاوان بۆ ئەوەی کە لە ناوەندەکانی بڕیاردا بن و لە هەمان کاتیشدا گلەی لە لاوانیش دەکرێت کە لە کاتانی کە لە ناوەندەکانی بڕیارن نەیانتوانیوە باڵانس بپارێزن و زۆر جار کاریشیان بۆ خۆیان کردووە نەکاریان بۆ کۆمەڵگا وڵات و نیشتیمانیان کردبێ. ئێمە هەردوو دیوەکە دەخینە ڕوو لەوەی گلەکانی لاوان چین و لامان کاتە گلەکانیش لە لاوان دەگەێنین بە پێ پێناسێنە توێگرتوەکانیش بێ گەنجان ئەوانەی کە پێیان دەوترێت لاوان لە تەمەنی 18 تاوەکو 25 ساڵی دەست پێ دەکەن. میوانەکەمان بێلان عەبدوڵڵا کە سەرۆکی ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستانەکە گێلان بەیانیت باش دەکەم. ئەستا لەو پرسیارە دەست پێکەم کە وەزارەتی وێشە و لاوان خۆی دەڵێت ئێمە نەمانتوانیەوە بەرنامەکەمان جێبەجێ بکەین بۆی کۆڤید-19 و خەیرانی دارێ و خەیرانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. ئێوەکو گەنجان ڕازین لەو پێگە و ڕۆڵەی کە لە هەرێمی کوردستان و عێراق پێتان دراوە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بینەران و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. هەڵبەتە ئێمە وەکو گەنج ئەگەر باسێکی گەنج بکەین کە هەموو کاتێک وتراوە گەنج داینەمۆیە یاخود گەنج پێشەنگە یانەوە تاقۆ توانایی گەنج هەیەی ئەتوانێت هەموو چینەکانی تری نیشتیمانێک نەتەوەیەک وڵاتێک ئیسفادی لێ بکات سوودی لێ بکات. ئێمە بەداخەوەی کە چ باسەکرێت یاخود ئەوی چی کە کاری لەسەر کراوە لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی بەرامبەر بە گەنج منەڵێم پەراوێستترین چینی کۆمەڵگای هەرێمی کوردستانە. یعنی ئەو کاتانی کە پێویستیان بە گەنجە گەنج تاقەکانی گەنج یاخود توانەکانی گەنج لە ڕوبەڕووبوونەوەی هەموو شۆڕشە جیاوازەکان پێشەنگە بەڵام لەو کاتانی کە پێویستیان پێینە پاشەنگە لە دوای دواوەیە. ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە بۆتە خەمۆکیی زۆر زۆر زەق لە ناو گەنجانی ئێمە لە ناو لاوانی ئێمە لە ناوان کوچی کوڕانی ئێمە زیاد لە 8 ساڵە باس لەوە ئەەکەم زیاد لە 8 ساڵە کە نزیکی بۆ ساڵێک ئەڕات کۆڤید-19 یاخود ئەم پەتایان ڤایرۆسە بوونی هەیە پێشتر هیچ ڤایرۆسێکی لەم جۆرانە بوونی نەبووە و ئێمە ژۆکو باڵین نیشتیمانەکەمان و کوردستانەکەمان بە چەند داهاتێکی باش و دەوڵەمەن و وەزێکی باشە ڕۆشتین. زیاد لە 8 ساڵە گەنجێکی خاوەنڕاناماندا نەمەزراوە. ینی من لێرەوە سپاسی وەزارەتی ڕۆشنبیری لاوانەکەم کە بەیاننامەی دەرکردووە تەنها بۆ بکو بەیاننامەیە کە پیرۆزبایی کردووە بەڵام لە عین کاتە ڕخنێکی گەورەمان ئاراسی وەزارەتی ڕۆشنبیری لاوانە لە ڕووی لاوانەوە تاسە هیچ هەنگاوێکیان نەناوە. ینی لە ڕووی ڕۆشنبیری و احتیمال هەنێک بەڕۆبەتی گشتی لاوان هەیە چەندی ناوەندی وەرشتیان لە بەڕۆبەتی لاوانیان لە ناو ناوەندەکانی پارێزگاکان هەیە و لە قەزا و ناحیەکانیش چەندی ناوەندی وەرش و لاوانیان هەیە ئەمانە کفایەت نین بۆیەوە. کە باس لە گەنج ئەەکەیت گەنج لە چەند بەشێکی جیاواز یاخود لە چەند سێکتەرێکی جیاواز پێک دێت تەنها وەرزش نییە ینی ئەوش بەپی پێویست نەبووە ینی تەنها بەو کاتانە بوو یاخود بۆ ساتانە بووە کە پەیوەست بوون بە ناوەندەکە ناوی وەرش و لاوانە ئەنا کاریشیانە سەر لاوان کردو بۆ منە خولیان کردوتەوە کشۆپیان کردوتەوە چەند بابەتێکی دیکان هەبوو من نامێ بەرگریان لێبکەم بەڵام ڕاستیەکە گەێنم بۆ ئەوی دوای منوەکو بەراوردێک کاک ڕەبینی عزیز ئێمە وەکو ئەنجومەنی گەنجانی کوردستان کە بوونمانە بووە زیاد لە 4 ساڵە کارەکەین چالاکیەکەین زیاد لە 263 پرۆژەمان جێبەجێ کرد لەسەر ئاستی هەموو کوردستان. هەڵبەتە من ئەتوانم بڵێم ئەنجومەنی گەنجانی کوردستان زیاتر لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان کاری کردو بۆ گەنج چ لە ڕووی دەوراتەکان چ لە ڕووی پرۆژەکان ئێمە بە بەڵگەی خۆمان کە ئێمە 263 پرۆژەمان جێبەجێ کردووە جای وەزارەتی ڕۆشنبیری لاوان چەند پرۆژەی جێبەجێ کردو بۆ لاوان. ئەنی ئەمە داتایە ئەمە بۆ ئامارە تۆ جەنابەت و خەڵکانێکی ڕۆشنبیر بە ئامار قساکەن بە داتا قساکەن. ئێمە دوایمە گرفتمان بۆ دروست نەبێ ئەگەر لە بەرنامەی ئەم ڕۆژ نەبێ هیوادارم هاوکارانم کە ئەمڕۆ ڕۆژی جیانی لاوانە
یەگومان یانی سەر تاسەری گیان نەتەوەیەگرتوەکان بۆ خۆشێکی چالاکێکی نییە تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە دەرفەتێکی ڕەخساندووە گەنجان گرفت و کێشەکانی لە سەر تاسەری گیان بخەنە ڕوو ئەگەر لە گەشتەکانی هەواڵی شابێت برادرانی وەزارەت داخڵ بکەن بۆەوەی قسە بکەن لەسەرەوەی کەوانیش بڵێن چیمان بۆ لاوان کردو. خۆشحاڵە بین زیاتر ئێمە ئەم گفتوگویانە ئێمە هەموو کاتێک ئاواتمانەوە بۆ کە مەدەنیانە گفتوگویانە چی چارەسەر بۆ پرسەکان دۆزینەوە و چیش قسە لەسەر پرسەکان بکەین بەڵام بەمەرجێک کە تۆ بە داتا یاخود بەمەرجێک بە ئامار بە واقعی قسە بکەین ینی لەوانەیە هەنێک بابەتە بێت خەیاڵی بێ بەڵام کە تویتە سەر بابی واقع کوانێبوونی لە شوە هەیە ینی ئەمە ئەوکارەکانە کە بوونەتە خەمۆکی بۆ گەنجان ئێمە داتاکانی سلمێنە زیاد لە 8 ساڵە گەنجێکمان دانەمەزراوە زاری بۆچی دانەمەزراوە یاخود وەزارەتی پلاندانان بەرنامێکی یاخود جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرنامەیان چیە سەبارەت بە گەنج ئێمە ساڵانە ڕوونە بۆ دانەمەزراوە لەبەرەوەی بەشی زۆری خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرن یعنی ئەدەڵێن ناکرێ لە هیچ وڵاتێکی جیهاندا هێندە موچەخۆرمان نییە وڵاتی هەرێمێکی 5-6 ملیۆن کەسی 1,250,000 موچەخۆرمان هەیە ئەکرێت لەو ئامارەیە ڕاگیرێت بەڵام خاننشتین هەموو ساڵ لە کاتی خۆیان بکرێت ئەو کاتەگە لە هەر سێکتەری لە سێکتەر جیاوازانی کەرتە گشتیەکان خاننشین لە کاتی خۆیان بکرێت گەنجی تازە کە دامەزرێ بە نیوەی موچە و خەدیوێشی کە هەرخسانی دەرفەتی کارە لە ئەو ناوەندانەی کە لە کۆمپانیاکان لە ڕێکخراوە جیهانیەکان دەتوانرێت بەم دیوەیە ئەمە من خۆم زیاد لە 4 ساڵ کاتێکە گەڕامەتەوە بە کوردستان لە کەرتابەتەکان کارم کردووە لە هەر پۆستێک لەو قسە لەسەر دەرفەتی کاری شەکەم چونکە بابەتەکە دوو بەشە یەکێکیان لەسەر ڕۆڵپێدانی گەنجانە دووەمیشان لەسەر بابەتی هەلیکارە و داتانەی کە لە جیهانیشدا هەن و لە هەرێمی کوردستانیشە قسە لەسەر و بابەتاکەم گرفتی ڕۆڵپێنەدانی گەنجان گرفتەکە لە ڕەخساندنی دەرفەتە بۆیان یاخود لە توانای گەنجەکان خۆیانە کاک بێلە کاک ڕەبین تەبەن نەتەوەیەگرتوەکان کاتێک کە 12/8 ئەم ڕۆژە دەستنیشانەکەن بۆ ڕۆژی گەنجان و لاوان بە چ مەبەستێک یاخود چۆن کارکرا لەسەرەوەی کە ئەم ڕۆژە دەستنیشان بکرێت هەڵبەتە بە حکمی ئەوەی کە کار لەسەر کۆکەرەوەی ئەو داهاتانە بکرێت لە ڕێی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان و دابش کرێ بەسەر گەنجانە بۆی لە هەلی کار بێبەش نەبن بۆی لە بژێوی ژیان بتوانن مستەفی بن بۆی لە چی لە نیشتە جێبوون بێ چی لە ئەو بۆشایە گەورانی کە بەرامبەر بە گەنجێکە بێتە هۆکاری شکستی کۆمەڵگا کە لەسەر دەستی گەنجاگەر بۆشایەکی گەورا بێ ڕۆکاتە کات بەسەر کات بابلین تێپەڕبوونی کاتی ڕۆژانی بە چەند کارێکی بەتاڵانە چەند کارێکی خراپانە بۆی ئەمانە نەمێنێت بۆی ئەم ڕۆژە دەستنیشان کراوە لە کاتێکا لە ناو کوردستانی خۆمانە کاتێک باسی ئەوواکرێ چی بەرامبەر بە گەنج کراوە پەراوێز خراوین لەوەی کە گەنج خۆی تاقەکەی هەیە تواناکەی هەیە واگە دەرفەتی بدرێتێ وەکوی کە سربەست کرێ چۆن هەنگاو برێ ئەو کاتە تاسە نەکراوە تەمەنەمە لە ناو کوردستانە ئەو کاتە ئەسلمێرێ کە خەتای گەنجەکەیە یاخود خەتای گەنجەکە نیە بەڵام ئێمە گەنجامان بینی و گەنجامانە بۆ تایبەتی دڵخۆش بووین لەم کۆتاکابینانەی ئاخیر کە گەنج دێتە پێشەوە گەنج پۆست و پلێ درێتێ گەنج پشتیوانی ئەکرێ بەڵام ئەمە ئەوە ناگەینێ کە تاقە توانای گەنجەکە وکو خۆی بە سربەستانە بێ هەڵسوکەتی پێ بکە بەڵکو لەسەرەوە ینی تۆ چەنگایەکەندرێ ڕاستە دەموچایەکی 25 ساڵی دانەوە دەموچایەکی 50 ساڵیشی دانەوە بەڵام هەمووی لە کۆتاییە یەکی ئازو یەک پلانەکە ئەدرێتێ و ئەمە ئەو ناگەینێ کە ئەم گەنجە سەر پشکرێ بۆی کە بتوانێت چۆن هەڵسوکەوتەکانی خۆی تاقی خۆی تواناکی خۆی جەبەجێ بکات ینی ئەمە پێویستمان بۆیە کە کەسایەتەکانی خۆمان لایەنە سیاسەکانی خۆمان کەسە کۆنەکانی خۆمان گەنجەکانی دوێنێمان ئەبدەیت و تازەگەری خۆیان بکەن لەگەڵ گەنجی ئەمڕۆیە بگونجێ ئەمە هۆکارەکە ئێمەکە لێکری تێناگەین گەنجی ئەمڕۆ بە تازەگەریەوە هاتووە سیستمی تازەگەری ئێستا بۆ ئەگە سەری پەرلەمانی کوردستان کەین بەشی زۆریان تەمەنیان لاوە ئەگەر بۆ نونە سەری هەندێک پێگەی تر بکەین لە وەزارەتەکان لە شوێنانی دیکە بەشی زۆریان لاویان تێدایە لەوانەیە بۆ پێناسی نەتەوەیەگرتوەکان خۆی نەبێت لە 18 تا 25 ساڵی بەڵام لە تەمەنی 30 تا 40 ساڵیش دەتوانی هەر پێیان بوترێ لاو و دیوەکەی دیکەشە ئێستا بۆ منە حیزبی کۆکیی نیشتمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمی بەشی زۆری سەرکردایەتی ئێستا لە چینی لاوانن نوێبوونەوەکی گەورەی کردو ئەمانە ئەم بابەتانە کفایەت نین بۆ پێگە و ڕۆڵی ئێوە گەنجان کاکرێبین خۆی ڕاستە ئەمە واقعا هەیە و جێ دەستخۆشی و پشتیوانیشان لێکەین بەڵام لە کاتێکا کە دەستکراوە بن ینی کۆتوبەن نەکری ئەم گەنجە
ئەم گەنجە دەستکراوە بێ بۆی کە چۆن هەڵسوکۆت بکات لەگەڵ گەنجی تازەیە لە پێناوی خزمەتکردنی گەنجی تازە لە پێناوی خزمەتکردنی لاوانی ئێمە بەپێ ئەو عقلێتی کە وەکو خۆی گەنجێک هەڵسوکەوت دەکات ئەگەر بۆ بابە بێ بەڵێ ئەمە واقعا بوونی هەیە بەڵام بەداخەوە ڕێگە نەدراوە یاخود دەرفەتەکە بەم شێوازە نەبووە کە ئەم گەنجە کە نوێنەرایەتی وەکو گەنجێک هەڵسوکەوت دەکات بە تاکەکە خۆیەوە نییە بۆ نمونە هەر کەسێکمانەیەندان پەرلەمانە لاوێکە هیچ دەرکەوتنێکی نییە و هیچ کار و چالاکێکی نییە لە بەرامبەر کەسێکی دیکەمان هەیە کەسێکی ئەکتیڤە و کارەکانی بەباشی خۆی جێبەجێەکە ئەمە دوولایانەیە کاکڕێبینی ئازیز احتیمال لە ڕێژی کەم پێیوەست بێ بەخۆیەوە بەڵام ئەو گەنجانی کە جەناب و ئێمە ئیبینین و باسی ئەەکەین کە وەکو نوخبەیەک دەرکەوتون ئەمە ناتوانین بەراوردیکی بە ڕێژەیەکی سەدان هزار گەنج کە لە ناو کوردستانەکە هەیە و بێکارن یاخود هیچ گەشتبینیەک نابینن یاخود هیچ داهاتوویەکی گەشتبین بۆ خۆیان نابینن من گەنج هەبووە پەیوەندی پێوە کردوین بە دەیان گەنج لە ناوچە جیاوازەکانی کوردستان کە خاوەن بڕوانامەیە خۆشەویستێکی هەیە ئەوێ هاوسەرگیریە بکە موچەیەکی نییە دینارێکی نییە کارێکی نییە چی بکە ئەم گەنجە یعنی یان ئەوەتەیە ئەبێ زەخت لە کەس و کار و لە دایک و باوکو لەمانە بکە کە مڵک و سامانیان پێ فرۆشێت و ڕووکاتە وڵاتێکی دەروی کوردستان کە ئەمە خۆی لە خۆیان ڕژبینە نازانێت بەرەو کووە ڕات یانی ژەوەتەیە کۆتایی بەژانی خۆی بێنە بەداخۆی بە ئەمانەمان زۆر بینی و بە بەردەوامیش هەیە ئەمە هۆکارەکانە کە ئیبینیت ڕێژەیەکی زۆری باشە لە بەرامبەر گلەیتان لێ دەکرێت لەوەی کە ڕۆڵ و پێگە دراوە بە لاوان وەکو وتەمی ینی لە زۆر بەرپرسە حکومی و حیزبی و تەنانە پەرلەمان و ئەم شوێنانەیە گەنجان بوونیان هەیە بەڵام بەهۆی نەبوونی شارەزایی بەهۆی نەبوونی خیبرا زۆر جار گرفت دروست بووە نەیانتوانیەوە باڵانس بپارێزن یا بە کارێکی گەنجانیان کردووە کە زیاتر بابەتەکانیان بۆ خۆیان بووە وەک ئەوەی کە کار بۆ کۆمەڵگە و بۆ نیشتیمان و هاوڵاتیانی خۆیان بکەن خۆی تاوان لەمەشا چەند هۆکارێکی جیاوازە یاخود چەند شێوازە تەعامل هەڵسوکۆتێکی جیاوازەیە ئەو گەنجانەی کە ئەبینرێت بەرژەوەندی تایبەتی خۆیان یاخود ئەم کەسانی کە ئەبینێت لە پێگە جیاوازەکانە بەرژەوەندی تایبەتی خۆیان پێشەخەن و بەرژەوەندی گشتی وەلانێن ئەمە خۆی لە خۆیان لە داهاتووە خەڵک دەسەڵات یاسا ئەمانە بڕیار ئەیە لەسەری خەڵکی ئەو خەڵکی وەکو من و جەنابەت بڕیار ئەیە لەسەرەوەی کە تا چەندێک توانێتی ئاماژ پێکرد بەڵام ئێمە گەنجانێکمانەیە تاقە و توانایەکی زۆر باشیانەیە ئێمەی گەنج ئەتوانین بڵین بۆچی کاتێک کە ئەچینە دەرەوەی کوردستان بە شێوازێک تەعاملەکەین بە شێوازێک هەڵسوکۆتەکەین کە ئەبینە جێی سەرنجانی من ساڵی پار لە کۆنگرێسی جیهانی گەنجانی سەرکردەی داهاتوو بەشدار بووم بە توانای خۆم بە مادی خۆم لەو کۆنگرسیان نوێنەری 100 وڵاتی لێبوو 100 وڵاتی گەنج بە ئوسترالیا بە بریتانیا بە ئەمری بە USA بە ئەفریقا بە چەند وڵاتی جیاواز پرۆژەی من یەکەم بوو لەسەر ئاستی پرۆژەی هەر 100 گەنجەکە کە لێ پرۆژەمان تەقدیم کرد تاوان لە ناوبینای UN بوو 4 ڕۆژ بوو گفتوگۆی کراوە کاتێک من وتارم وتووە من نوێنەرایەتی هەرێمێکەکەم ڕێژینەکەکەم کە ئێمە نەبووین بە وڵات هێشتا شەڕی ئەوم کرد کەم نەبێ لە کاتی وتارەکەی مناکە 48 گەنج وتاریە بوو ئاڵای کوردستان شەکاوە بێت لە پشتمەوە بگەشێتەوە ینی لە ناو قاعی UN ئێمە ئەم هەموو جوود و توانایمان کردو یاخو ساڵانی پێشتر بە جوود و توانای خۆمان بە عیلاقاتی خۆمان توانیمانە لە یادی جینۆسایدی 100 ساڵی ئەرمینیا لە ڕێزی سەرۆکوەزیرانی وڵاتان تاجەگوڵی دەدابنین ینی بەبێ ئەوی حکوومەتێنە پشتیوانی کردبێتین بەبێ ئەوەی نە کابینەکان هاوکاری کردبێتین بەبێ ئەوەی نە هیچ هاوکاریەکمانە بێت خۆمان بە جوود و توانای خۆمان ئەمانمان کردو ئەمە دەریەخا کە گەنج تاقەکەی هەیە تواناکەی هەیە و ئەشتوانێت گەنجی کوردی خۆمان زۆر بتوانێت ئەتوانێت کار لەسەر ئەو کاکە زیاتر خزمەتی گەنجانی تر بکە بەڵام لە کاتێکا کە تۆ مەجالێک نادرێت مەجالێکی ئەوە نادرێت کە ئەو کۆتوبندی لە دەست بکرێتەوە کاتێک کە پۆستێکیان پلێ وەرەگرێت بە پێی توانای خۆی لەگەڵ ئەپدەیتی تازەی گەنجان جەنابەت کاگڕەبین بۆ نمونە سمارتفۆنێکت پێ یاخود ئەندرویدێکت پێ ڕاستەوە خۆ کاتێککە مۆبایلات یەکسەر بە ئایفۆن دەسی پێ نەکرد و بە ئایفۆنێکی 11 پلاس دەسی پێ نەکرد یەکسەر شۆکە بووین وردە هاتووە ئەپدەیت کراوە لەگەڵ تێگەیشتون لەگەڵ گەشەکردنی عەقڵ لەگەڵ گۆڕانکاری ژیان و گۆڕانکاری نەتەوەکان باشە بە پرسیارێک لێ بەسەرەوەی ئەم گەنجانەی کە تاوەکو ئێستا پۆستیان پێدراوە یاخود پێگەیان پێدراوە تۆ خۆت وەکو گەنجێک ڕازیت لە کارەکانی ئەو گەنجانە بە ڕێژێکی زۆر نەخێر بەداخەوە بەداوی لەبردنەوە بە ڕێژێکی زۆر نەخێر باشە گەر تۆ خۆتوات بڵێ ئیتر بۆ نەحەقی کەسە گەورەکان و کەسە بە تەمەنەکان بگریکە من باسی هۆکارەکەم کرد کاگڕەبین ینی ئەمە هۆکارەکانە هۆکارێکی زۆر زەکێکە دیکە لە گرفتەکان ئەوە نییە بۆ نمونە لە هەڵبژاردننی ئەو کەسانەیە بۆ ئەو کەسانەی کە بۆ نمونە بە تەمەنن یا ئەو کەسانی کە بڕیار بەدەستن لە ناو حیزبەکان
ئەو کەسانێک کە هەڵە بژێرن اختیارەکەیان باش نییە بۆ ئەو گەنجانە؟ طبعا بەرژەوەندی و مەساڵحی تایبەتی بڕیار بەدەستەکان واکات چی هەڵە بژێرێکی ئەڵ ناژێرێ ینی ئەمە واقع لەسەر پێگە و توانایان نییە زۆر دەگمەن ینی هەیە شازە حاڵەتی شازە ناڵین نییە بەڵام بە ئامەتەن نەخر بەداخەوە ئەنی ئەمە داواکارین هەبێت داواکارین پێگەی گەنجان زیاتر فراوانتر بکرێت ینی من لەگە ڕێزم بۆ جەنابی وەزیری ڕۆشنبیری لاوان ئەبوو وەزیری ڕۆشنبیری لاوان گەنجێک بووە گەنجێکی خاوەن ڕانامێکی یاخود ئەکادمیەکی باش بووە ینی ئەمە فەقی و لەگەڵ ئەوەی کە ڕاستە هەمووی ماندوون ڕاستە گەنجانی دوێنێ ماندوون ڕاستی ئەمە ناڵی گەنجانی دوێنێ پەراوێزکرێت نەخێت بە پێچوانەوە حەقیان بدرێتێ مافیان بدرێتێ بەڵام گەنجانی ئەمڕۆ بێنە پێشەوە گەنجانی ئەمڕۆ زیاتر ئەتیماد لەسەر توانامرۆیەکانیان بکرێت بۆی کە بزانین ئایا ئەنی وڵاتانی پێشکەوتو کار لەسەرواکەن کە باشە بەس تۆ شخصی وەزیر بۆ نموناگەر باسی بکەی ئەو کەسێکە ینی بابەتە ڕۆشنبیرەکەشی لەبەر چاو بێ بابەتەکەی لاوانی لەبەر چاو بێت بەڵام لە خۆ لە کۆتاییدا خۆی بەڕۆبەراتێکی گشتی لاوانی هەیە چەندین بەڕۆبەراتی لە پارێزگاکان هەیە چەندی ناوەندی بەش و لاوانی هەیە ئەمانە کەسی گەنج بەڕێوەی ئەبن ینی بابەتەکە ئەوەیە کە ئەوانی دیکە هەڵنەستاون بە کارەکەیان یا تو تەنها چاوت لە پێگەی وەزیرە خۆی ئازیزی من ئێمە باسی ئەو کەساناکەین کە لە سوڵتەیان شێوازی تەعاملکردن سیستماتیک و پلانیانی خۆیان ئێمە کێشەمان لەگەڵ کەسەکانان نییە لەگەڵ شێوازی بەڕێوەبردن و عەقڵەکان هەیە یعنی ئەگەر من وەکو بۆ نمونە سەرۆکی ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستانم چەند گروپ و بازنەیەکمان هەیە 4 ئۆفیسمان هەبووە هەموو کاتێک من پێویستم بووە کە فەڵەویم بکەم داوای راپۆرت بکەم بزانم ئەمانە چۆن کارەکەن چۆن لەگەڵ گەنجی و ناوچانەیە هەڵسوکۆتەکەن ئایا شێوازی ئادای گەنجەکانی خۆمان چۆنە پلانیان چۆنە بەرنامەیان چییە ئەگە من بە دوواداچوون نەکەم فەڵەوین نەکەم داوای ریپۆرت نەکەم لیان ئەو کاتە من پەراوێزە خرم ئەوانیش ئەو کاتە پەراوێزە لە شێوازی شکردنەکانیانە ئەو کاتە تۆ ینی ئەبێر با بڵین کە ئێماڵین جەنابی وەزیری ڕۆشنبیری لاوان ئەمە ئەم کەسە ئەم برابەڕێزە باڵاترین دەسەڵاتی هەیە لەم وەزارەتەیە کابێ چی بە ڕاشکارەکانی بێت چی بۆ بەڕێبەراتیانی کە جەنابەت ئاماژە پێدا ئەبێ فەڵەوین کرێ بێ داوای ریپۆرت کرێ بێ بزانێ ئەمانگە چیتان کردو داتا ئیشکردنی ئەمانگەتان چۆنی بۆ لەسەر گەنج چەند گەنج توانراوە مستەفید بێت ینی مەرج نییە دامەزراندنێ مەرج ئەوەیە کە تۆ چۆن ئەم گەنجە لە ڕووی مرۆیی و مستەفید بێت لە ڕووی ئەوە مستەفید بێت کە دەستکەوتی دەستکەوێت کە چۆن پێ بگەێن بەس خۆیان بخوان لە بەرنامە کامەژان پێ و کۆمەڵێک بەرنامەی تۆکمەمان هەبووە بەڵام قەیرانی دارایی و کۆڤید-19 دەستی گرتوین قسە جیاوازە لەگەڵ کردارە بەداخەوە ینی ئێمە ئەتوانین هەموو جارێک ئەم قسانە لە ناو گەنجانە وای لاتووە کە زۆر باو بووە بەڵام چی ئەکرێت چی کراوە ینی من لە سەرەتاوە باسم کرد ئامار داتا زۆر گرنگە بۆی کە دەری خات ئەمانە چیان کردو ئەم کۆمەڵەیە چی کردو هەموو سێکتەرەکانی تریش بەرامبەر بە گەنجان چیان کردو ینی لە کاتێکا کە پێویستیان پێمانەوەکو باسم کرد لە سەرەتاوە لە بانگەشەی هەڵبژاردنەکان لە ئەو ئەحداسان و ڕوبەڕووی کوردستانمانە بێتەوە لە ناکۆکیەکانە لامی گەنج پێشەنگە گەنج چەندها بەڵێنی جۆرا و جۆری بریقەدارە دێ بە گەنج بەڵام کێتە سەر بواری جێبەجێکردنیانی ئێمە ئامانجی ئەم گفتوگۆیمان لەوەی لەگەڵ جەنابەتە کە ئاور لە گەنج بدرێتەوە ینی کار بۆ ئەو بکرێت کە گەنجان بەپێی توانەکانی خۆیان بەپێی ئەکادمی یاخود ئەو لیژنانی کە دانرێت بۆ دەستنیشانکردنی گەنجەکان بەپێی تاقی گەنجەکە کار لەسەر دەستنیشانکردنی گەنجەکە بکە کەوکو ئۆترێ ڕایت پەرسن فۆر ڕایت پۆزیشن کەسی شیا و شوێنی شیا کاربێلان باوچینە سەر بابەت هێلی کار کە یەکێکی دیکە لەوانەی کە لە تێگرتوەکان لە ئەم ساڵدا گرنگی پێدەدات یەکمانانی ئەم ڕۆژی جیانێ بۆ دانراوە بۆ ئەوەیە کە گەنجان چەندین چالاکی وەرکشۆپ و بابەتیان هەبێ گرفتەکانیان بخەنە ڕوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەر بۆ حکومەش ئێمە تەوەرێکمان لەسەر و بابەتە دیاری کردووە لە ناو گەنجانی هەرێمی کوردستان پێشتر چەند داتایە کرد بوون دەگوترا هەر لە سەتاسەری هەرێمی کوردستان نەکوت تەنها لە ناو گەنجدا کە لە 15 بۆ لە 20 بێکارن بەبێ قەیرانی کۆڤید-19 بێگومان ێستا لە قەیرانی کۆڤید-19 داتاکە زیاتر بووە بابەتی ڕخساندنی دەرفەتی کار چۆنە بۆ گەنجان لە ناو هەرێمی کوردستان ئەزانین ینی بێکارێکی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چی بکرێت بۆ ئەوەی ئەم بابەتانە چارەسەر بکرێن وەکو گوتم حکومەت دەڵێ ئێمە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرمان هەیە 1,250,000 فەرمانبەر بۆ هەرێمێکی 5 بۆ 6 ملیۆن کەسی زۆرە چی بکرێت بۆ ئەوەی کە گەنجان دەرفەتی کاریان بۆ بڕەخسێن بێت بەڵێ طبعا لە ڕووی کەتە تایبەتەکان و یاخود باڵین ئەو کارگە و پێگە و شوێنانەی کەرە تایبەتەکان کە هەیە بەرامبەر بە گەنج
بەپێی پێویست کەم تەرخەم نەبوون کاریان کردو گەنجێکی باشی لێ مستەفید بوون خۆگەر کردە تایبەتەکان شان بەشانی کردە گشتەکان نەبووە ئەو کاتەی تر کوردستان خوانەخواستە سەرا خوارە بوو ئەمە تۆزێک دڵی گەنجانی خۆش کردو گەنجێک ئەتوانێت بە تاقەیەکی زۆر و خۆی و بە زەختێکی زۆر ئەگەر هیچ علاقاتێک و پەیوەندێکی نەبێ جێی بێتەوە لە یەکێک لەم کردە تایبەتانە بەڵام پێویستە کردە تایبەتەکان زیاتر بکرێت کارەکان زیاتر بکرێت هانی ئەو گەنجانە بدرێت کە با بڵین مەرجنیە تەنها بڕوانامە بن گەنجامانەیە خاوەنکارن خاوەن بەهرەن با بڵێن خۆیان کاری خۆی تایبەتیان خۆیان هەیە هانی ئەمانە بدرێت چ بە باشترکردن و چاکترکردنی پێگەی ئیشەکەی خۆی لەو کاتی کەتیا یاخود چ بۆی کە ئەگەر داراییەکی نیەکە کە قەرز بە قەرز بدرێتێ نەک قەرزی گەنجان بۆ بەچەندەوەی ئەوانی کە پێشتر هەبوو بە پێی شوێنەکەی هەلی کار و بکرێ بۆی کە بە زمانێک لێ بسەندێتەوە ینی ئەمە چەندەها بەرنامە بۆ بینیمانە کارمان لەسەر ئەوکرۆکەم بەرنامانە جێبەجێ بکەین یەکێک لەو بەرنامانی کە بۆ بەرنمەیەکی ئەو پرۆژەی کە بۆ نمونە با بڵین یەکەمین پرۆژەی باشترین پرۆژە مۆڵەت جایزەی باشترین پرۆژە وەرگرتکە لە کۆنگرسی جیهانی گەنجانی سەکردی دات و پرۆژەی جۆب سنتەر بوو پرۆژەی جۆب سنتەرە پرۆژەی لیکارە ئەنی خۆی لە خۆیان بە بازرگانی گەنجان ئەخەیتە سەر هەلی کار و هەم گەنجەکە مستەفید دەبێت و هەم کەتە گشتەکەش لێ مستەفید دەبێت ئەنی ئەمە خۆی لە خۆیان پارە پیاکردنە و جێگی دەرگاشەکەیتەوە بۆ گەنج بەڵام ئایا ئەمە چێ ئیکات ئایا چێ پشتیوانی دەکات ئەنی ئەمە هاتینەوە نەک پێشوازیمان لێ نەکات نەک ئەسڵەن ڕوبڕووی چەندها ڕەخنەی جیازیازیش بووینەوە لەسەرەوەی کە چۆن بەشداریمان کردو یاخود بۆچی لەو بەشداریکردنەکە لە وتارەکان وتارێکی گشتی وتووە باسی خۆشگوزەرانی باسی سەقامگیری باسی دەستخستنە ناودەستی یەکی کوردم کردو و ئادایەکی جوانتری کوردم پیشانناوە بەڵام بە پێچوانەوە بەسەرمانەشکەوە ینی ئەمە ئەمانەوە کار لەسەر ئەو بکەین کە ڕکابەرەکان یاخود با بڵین کێشمەکێشمی لایەنە سیاسیەکان کە زەختێکی زۆری هەیە لەسەر هەموو چینە جیازەکانی کۆمەڵگا لابرێ لەسەر گەنج ئەنی گەنج بەوە ڕوئای ئەوەی سێر نەکرێت کە بە ڕەنگێک لەو ڕنگانی کە هەیە لەم لایەنە سیاسیانە ببینرێت بەڵکو بە عەقڵێتی خۆی بە توانای خۆی بە تاقی خۆی چی پێیە چۆن دەتوانێت خزمەت بۆ ڕخساندنی دەرفەتی کار لە کۆمپانیا و شوێنەکانی دیکەی ڕێکخراوە جیهانیەکان بابەتی خزمێنە و ناسراوی و ئەمانە پێڕەو کراوە یان توانە و لێهاتووی گەنجان پێڕەو کراوە من ناحەقی بزنسمانەکان و سەرمایه‌دارەکان ناگرم هەڵبەتە عیلاقات و پەیوەندی زۆر تاسیریە خزمێنە زۆر تاسیریە و لە هەموو پێکەکانی لە هەموو سێکتەرە جیاوازەکانە تاسیری هەبووە بەڵام ئەوەی کە باش ببوورە بە وەزیری هەر بەسەر بابەتەکەمان وەزیری ڕۆشنبیری و لاوان حەمەد سەعید ئێستا کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەیە هەر بە بۆنەی ڕۆژی گیانی لاوانەوە با بینەری و بین و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکەمان. ئەمڕۆ لەم دانیشتە بە ئامادەبوونی نوێنەرانی وێنەفی و ڕۆپاتان نوێنەری لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی و لاوان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ڕێکخراوی NLPA هەم ئەو بۆنەیە بۆنەی ڕۆژیانی لاوان بە هەند وەردەگرین و هەم ڕاشی دەگەین تا بێکەوە پرۆژەیەکمان هەیە بۆ ئەنجامدانی چەند چالانجێک و پرۆژەی هاوبەرز بوو لە ناوەندی وەرزی لاوان لە هەمان کاتدا لەسەر جەم ناوەندەکانی تریش لە هەرێمی کوردستان ئەمڕۆ چالانجی جیاجی ئەنجام بدەیە بۆ ڕۆژبوونەوەی کۆرەوە. طبعا ڕۆژ گیانی لاوان لە ڕاستیدا کە لە ساڵی 99 لە نەوتوێکەکان تەسبیح کراوە بریتێ لەو ڕۆژێک کە تیایدا بڕیار بەدەستان دەسەڵاتداران بەبییان دەهێنرێتەوە گرنگی توێژی لاوان وەکو بیانوێک وایە بۆی جارێکی کە بە بڕیارەکان و کارنامە و پرۆژەکاندا بچن. ئەگەر دۆخێکی تەندروست و ئاسایی با بێگومان ئەم دانیشتە کۆنفرانسێک دەبوو بۆ گفتوگۆکردن بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەندیدارەکان پەرلەمان حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ قسەکردن لە سەرڕۆژی لاوان لە هەرێمی کوردستان بەڵام دۆخی کۆرۆنا و ئەو فەتایەکە هەیە ڕێگری کردوونەوە لەبی ئەوە دانیشتێکی لەبینی ژمارەیەک چەند لایەنێکی پەیوەندیدارە بۆ قسەکردن و گەهێنانەوەی ئەم لایەنە بە ئامادەبوونی ڕاگەیان دەبێت. ئەو کۆنگرەی وەزیری ڕۆشنبیری و لاوان بوو بەڕێز حەمەد سەعید بەڵام ئەوەی کە گوێبیستی بوون قسەی دەکرد جەمال حوسێن بەڕێوەبەری گشتی لاوان لە ناو وەزارەتی ڕۆشنبیری بوو. نەزانم هاوکاران دەگەڕێنەوە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە دەگەڕێنەوە بۆ کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی وەزیری ڕۆشنبیری و لاوان.
بە خێراتنی میوانە بەڕێزەکانمان بکەین. توپاخان لە پەرلەمانی کوردستان، کاکمەمین لە نوێنەری ڕێکخراوی UNFPA و هەروەها سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی لاوان لە هەرێمی کوردستان سەر بە وەزارەتمان بکەین کە لە چوارچێوەی کاری لاواندا ساڵانە بەرنامەیان هەیە، چالاکیان هەیە، پرۆژەیان هەیە و بۆ پرۆژەکانیان بۆ کار و چالاکیەکانیان زۆرتر هەماهەنگی و هاوکاری لەگەڵ هەردوو ڕێکخراوی UNFPA و UNICEF دەکرێت و لەو چوارچێوەدا هەوڵی تەواو دراوە کە توانای لاوان لە هەرێمی کوردستان، خەون و ئارەزوەکانی لاوان لە هەرێمی کوردستان، پێویستیەکانی لاوان لە هەرێمی کوردستان دابین بکرێت، گەشەی پێ بدرێت بۆ پێشەوە بچێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو چوارچێوەدا ئەولەویەتی کاری خەباتکردنە، تێکۆشانە، بەرنامەی کارە بۆ بەرەو پێشچوونی بواری لاوان، بەرەو پێشچوونی جوانان و نەوجوانان و لاوان لە کوڕان و کچانی هەرێمی کوردستان. بەداخەوە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و بڵاوبوونەوەی پەتای کرۆنا لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە و لە دنیا بۆتە هۆکار یا بۆتە دوو هۆکاری سەرەکی بۆ پەکخستنی ئیش و کارەکانی بەرەو پێشچوونی وڵات، بۆتە هۆی دواکەوتنی گەشەکردن و پێشکەوتن لەو چوارچێوەشدا لە بەشی لاوان کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر هەنگاوی باشباشی نابوو لەو چوارچێوەدا، لەوانە کە مەسەلەی قەرزی بچووک بوو بۆ لاوان بۆ پرۆژە بچووکەکانیان، مەسەلەی پێشینەی هاوسەرگیری بوو، مەسئلەی پێشینەی خانوبەرە بوو و تا دوایی ئەوانە بەهۆی ئەو بارودۆخانەی کە باسمان کرد وردە وردە پاشەکشەیان کرد. ئێستا لە هەرێمی کوردستان دیارە گرفتمان هەیە، کێشەمان هەیە، گەنجان و لاوان بێکارن، بێئیشن، بێپرۆژەن و دامەزراندن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کە ئەویش یەکێکە لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی بێکاری و دواکەوتنی لاوان، ئەویش یەکێک لەو کێشانەیە. لەم بارەوە ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و بە تایبەت بەڕێوەبەرایەتی گشتی لاوان سەر بە وەزارەتی ڕۆشنبیری هەوڵمانداوە و هەوڵ دەین بەلانی کەم هاوکاری و پشتیوانی ئەم توێژە گرنگە بین، چونکە لاوان توێژێکی زیندووی کۆمەڵگەی ئێمەن و توێژێکی زیندوو دینەمۆی بزوتنەوەی کوردایەتی بوون و دینەمۆی بزوتنەوەی ئیدارە و بەڕێوەبردن بوون. هەرواش بۆ ئایندە ئەوانە چاوەڕوان دەکرێت کە بۆ گەشەکردن و پێشکەوتنی و ئیدارەدانی وڵات و بەڕێوەبردنی وڵات لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداریەوە دەوری کاریگەر ببینن. بۆیە ئێمە درێغی ناکەین لە پشتگیریکردن و پشتیوانیکردنیان بە پێی توانای حکوومەتی هەرێم، بە پێی توانای وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان. دیارە بەداخەوە جێگەی خۆشحاڵی نییە لێرە و لەوێ دەبیستین کە وەک هەر کۆمەڵگەیەکی دنیا کە تووشی کێشە و گرفت دەبێت، چین و توێژەکان جیاجیا کێشەیان بۆ دروست دەبێت،
لاوانیش لە هەرێمی کوردستان کێشە و گرفتیان بۆ دروست بووە پەنایان بردووە بەتەبەر هەندێک کاری نەشیا و ناڕەوا بەڵام ئەوەی ئێمە وەکو ئامار لە بەردەستمانە و ئەوەی ئێمە کارمان لەسەر کردووە بە تایبەت بەهۆی بەڕاوبەرایەتی ڕۆشنبیری لاوانەوە لە هەرێمی کوردستان کەمتر لاوانی هەرێمی کوردستان تووشی کێشە و گرفتی لابەلایی و ئینحرافی بوون ئەوە جێگەی دڵخۆشیە کە لاوانی هەرێمی کوردستان لەو لاوانن و لەو توێژانن کە ڕۆشنبیرن و زانیاریان هەیە لەسەر ئەوەی کە زیاتر تووشی ئینحراف و کاری لابەلا و نابەجێ نەبن هەر لەو چوارچێوەدا ئێمە هەوڵەدەین بۆ داهاتوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتەکانی تری پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری لە پەیوەندیدا بێت و هەروەها لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان یا وەرزش و لاوانی عێراق پێکەوە هەماهەنگی و کار بکەین بۆ ئەوەی هەنگاوی زیاتر بنێن لە پرۆژەکانی ئەم بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان لەم ماوەدا و لە ڕابردووشدا ڕووپێوکردنی لاوانە لە عێراق و لە هەرێمی کوردستان کە لەم ڕۆژانەدا ئەو ڕووپێویە ئەو ئامارگیریە بڵاو دەکرێتەوە و دەخرێتە بەردەست ئەوانە چەند پرسیارگەلێکن خراونەتە بەردەم گەنجان و لاوان کوڕان و کچانی هەرێمی کوردستان و عێراق پرسیارەکانیش جۆراوجۆر و جیاوازن هەموو بوارەکان دەگرنەوە بۆیە لەو چوارچێوەشدا ئێمە جارێکی تر دەستخۆشی لە ڕێکخراوەکانی هاوکار و هەماهەنگ لەگەڵ ئێمە دەکەن و کە نوێنەرەکانیان ئێستا لێرە لای ئێمەن و هەروەها پەرلەمانی کوردستان و هەروەها بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و لاوانی یا بەڕێوەبەرایەتی وەرزش و لاوانی عێراق هەروەها بەڕێوەبەرایەتی وەرزش و بەڕێوەبەرایەتی لاوانی خۆمان لە هەرێمی کوردستان کە پێکەوە کارەکانیان کردووە بە هەماهەنگی دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسیان دەکەین و ئیشەڵا وڵاتی ئێمە کێشە و گرفت کۆتایی پێبێت ئەم کێشە و گرفتانە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئابووریەوە دوایی بێت و ئەو چین و توێژە گرنگەی کۆمەڵی ئێمە بە ئاواتەکانی خۆی بگات و کێشە و گرفتی ئەو چین و توێژە کەم ببێتەوە و ببنە هۆی پێشکەوتن و گەشەکردنی وڵاتی ئێمە و ببنە هۆی پێشکەوتن و گەشەکردنی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی فەرهەنگی و کللتوریەوە دووبارە من بە خێراتنتان دەکەم سوپاستان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم هەر بژین و سەرکەوتوو بن پەرلەمانی کوردستان ئەمە بەشێک بوو لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بەڕێز حەمید حەمەد سەعید وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی بە هەندێک بابەتدا لە بابەتی کار و چالاکیەکانیان و سپاسی بەڕێوەبەرایەتی گشتی لاوانی کرد کە کار و چالاکیان بۆ گەنجان ئەنجامداوە بە ئەوکاری هەردوو ڕێکخراوی UNFPA و یونیسف دەگەڕێنەوە بەلای میوانەکەمان کاک بیلان گوێت لە وەزیری ڕۆشنبیری بۆ ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر بابەتەکانی و نەتوێگرتوەکان بە فەرمی خۆی دایناوە کاوکو 2030 کێشە و گرفتەکانی بەشی زۆری کێشە و گرفتەکانی لاوان لە سەرتاسەری جیهاندا چارەسەر بکەن ئەمە زەمینە سازیە هەیە لە هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئێوە لە لاوان و گەنجان شتاوە کارێکتان هەیە ڕوبەڕووی لایەنی پەیوەندیداری بکەنەوە بۆ ئەوەی ئەم گرفتە بەشی زۆری گرفتەکانی ئێوەش چارەسەر بکرێت تاوەکو 2 ساڵی داهاتوو بەڵێ طبعاً لەگەڵ ڕێزمان بۆ جەنابی وەزیری ڕۆشنبیری لاوان بەداخەوە کۆنگرە ڕۆژنامەوانێکی دڵخۆش نەبوو و ئەوەی کە باسیشی کرد تەنها چەند حاڵەتێکە کەمانە ئیزانین کێشە و گرفت و بێکاری و ڕوبەڕووبوون کۆڤید-19 کە هەیە و بۆتە هۆکاریەوەی کە گەنج نەتوانرێت دەستی گەنج بگیرێ یاخو دەستی لاوان بگیرێ بەڵام هیچ پلانێک و بەرنامەیەک و شتێکی مژدەبەخشی پێوە دیار نەبوو بەداخۆ کە هیوادارین پێوەی دیار بێت لە ڕۆژەکانی داهاتووترا یاخود لە کاتەکانی داهاتووترا من ئەڵێم ینی جەنابی وەزیری ڕۆشنبیری لاوان ئێمە وەکو ئەنجومەنی گەنجانی کوردستان و وەزارەتی سەقافەی عێراق هاتووە ساڵی پار
شکر و تەقدیرمانە ئااتێک کە تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان کارێکمان بۆ حکوومەتی عێراق و بۆ خەڵکی عێراق نەکردووە ئەی جەنابتان بۆ ڕۆژێک لە ڕۆژان ینی بانگەوازێک یاخود بانگەشەیەکی ئەنجومەنی گەنجان یان یەکێک لەم ڕێکخراوە چالاکانی کە کار لەسەر گەنجان و لاوانەکات ینی هەر شکر و تەقدیرێکیان بنێ ینی هەر سپاسنامەیەکیان بنێ یاخودیان هاندانێک بێ بۆی کە بتوانن وا لەم گەنجانە بکەن بەردەوامن لە خزمەتکردنی بە خۆبەخشانە بەردەوامن لە خزمەتکردنی چینی خۆی زۆر کەم ماوە تا 2030 چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەوە چ داواکارێکتان هەیە بە کورتی سپاس پێویستە ڕیسێرچێکی عام بکرێت لەسەر گەنجانی نێتەوە وڵاتەکانی پێشکەوتوەکان بۆی بێنرە مقارنە بکرێت لەگەڵ گەنجەکانی خۆمانە و لەگەڵ حکوومەتەکەی خۆمانە و پلانێکی تۆکمەدا بنرێت لەسەر زیاترکردنی هەلی کار بۆ گەنج و دابینکردنی بژێی ژیان بۆ گەنج و دابینکردنی یەکەی نیشتەجێبوونێک بە شێوازێکی زۆر هەرزان بە مدەیەکی ماوەیەکی قەرزێکی درێژخان بۆ گەنج ینی وا لە گەنج بکرێت لە ڕووی خوێندنەوە زیاتر هاوکاری بکرێت لە ئەو گەنجانی کە ناتوانن بەپی تموحەکان و خواست و ئارزوەکانی خۆیان لە خوێندنێک لە سێکتەرە خوێندن نەجیاوازەکان ناویان بێت و یاخود دەرەجان بێتەوە هاوکاریان بکرێت لە خوێندن ئەهلیەکان پشتیوانیان بکرێت ینی تەنها ئەو نەبێت کە گەنجانی خاوەن شەید ڕاستە شەیدەکان سەر ئێمە ڕێزی تاواتیمان هەیە بۆیان سەری ڕێزیان بۆ دانوێنین بەڵام بۆ ئامەتەن گەنج پشتیوانی بکرێت پشتگیری بکرێت وا لە گەنج بکرێت کە زیاتر کوردستانێکی بەلاو خۆشەویستتر بێ زیاتر و گەنجانی کە لەو دەروی کوردستانیشن لە تەراوگەشن بێنرێتەوە ناو کوردستان خزمە بە نیشتمانەکەمان بکەن تاوان ئەمە بە یەکلانە ناکرێت پێویستمان پێیانە داوای لێکین داواکاری لیان هاوکارمان بن پشتیوانمان بن بەیەکەوە جۆمان لێ بگرن داوای بەرنامە و پلان بکرێت بدرێتێ راپۆرت بە دوواداچوونمان لەگەڵا بکەن بە دوواداچوون لەگەڵ هەموو سێکتەرە جیاوازەکان بکەن کە چی ئەکرێ بۆ گەنج کە چی کراوە بۆ گەنج چی بکرێ بۆی کە باشتر بێ لە بارودۆخی گەنج. زۆر سپاس بەڕێز بێلان عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستان بۆم تۆرەی بەرنامەکە لەگەڵمان نبووی. هاوکارانمان لەسەر دۆخی کۆیە لە ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 بەڵێ پامنێرمان دیارە پێشەوەی بچینە کۆیە پامنێرمان حەیدەر ئەحمەد لە کفریەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. حەیدەر ڕۆژ باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین. بەڵێ هەموو کاتێکتان باش دیارە ئەمڕۆ 12 ڕۆژی جیهانی لاوانە ساڵانە لە ڕۆژی جیهانی لاوانە کۆمەڵی چالاکی ئەنجام دەدرێت بەڵام ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و هەروها قەیرانی دارایی نەتوانراوەکو پێویست ئەو چالاکیانە ئەنجام بدرێت بەڵام ئێستا ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیان لەگەڵ ناوەندی وەرزش و لاوانی کفری بۆ هەڵمەتی خۆپارێزی هەروها خۆپاراستن لە ژمارەی قوتابخانەی ئامادەی و ناوەندیەکانی خوێندن هەڵمەتی دەمامکدا بەشکردن هەروەها تاقیمکردن کۆمەڵێک کاری کردووە لە هەمان کاتشتاوەی من زانیاریم هەیە خولی وەرزش دەکاتەوە لە ڕۆژانی داهاتەوە بۆ زانیاری زیاتر من دەچمە لای جۆر بەڕێز حەسەن سەردار لەپسراوی ناوەندی وەرزش و لاوانی کفری سوپاس بۆ ئەو دەرفەتە دەمەوێت کاک حەسەن باس لەو چالاکیی ئەم ساڵە بکەیت و هەروەها ڕۆژی جیهانی لاوانیوە لە ساڵانی ڕابردووە چیتان کردووە ئامانج لە ناوەندەکانی ئێوە چییە؟ سەرەتا بەخێر بێن ڕۆژی جیهانی لاوان پیرۆز دەکەین لە هەموو گەنجان و لاوانی وڵاتەکەمان بە تایبەتی شاری کفری بە هیوایەوەی بتوانین خزمەتی باشتر بکەین دیارە خۆتان دەزانن بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی داراییەوە ساڵانی پێشوو توانیمانە لەم ڕۆژەدا چەندین چالاکی جۆراوجۆر پێشکەش بە لاوان و گەنجانی شارەکەمان بکەین بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو نەخۆشیەوە ئەوانە بە پێویستمان زانی سەردانی خوێندنگەکان و ئامادەیەکانی کفری بکەین ئەویش بە دابشکردنی پێداویستی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا و تاقیمکردن و ئەوانە سەرڕای ئەوەش کە خولێکی بالەمان هەیە بە هاوکاری لەگەڵ بەشی بالە ینی وەرزشی کفری کە لە چەند ڕۆژی داهاتوو بە بۆنێ ئەم ڕۆژەوە ڕۆژی جیهانی لاوان دەست پێ دەکات و بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەبێت. کاک حەسەن من تەنها یەک پرسیار و کۆتاوەکەم و کۆتا پرسیار ئێوە وەکو ناوەندی وەرزش و لاوانی کفری لەگەڵ بەڕێوەبەراتی لاوانی گەرمان هەر گەنجان هەر تیپی هەر ڕێکخراوی هەر کەسێ بێت پرۆژەیەکی بێت یاخود خول بکاتەوە ئێوە تا چەند هاوکاریە بن لە ڕووی یاریگا کەرەستە پێداویستی؟ بەڵێ ئێمە هەموو کات دەرگامان وەڵا بۆ هەموو لایەن و تیپێک بۆ هەموو ئەوانەی کە بەهرەمەندن هەرچیان پێویست بێت کە بتوانن پرۆژەکانیان ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاریان دەبین و لە خزمەتیانیان دەبین. سپاس بۆ کۆی زانیاریەکان دەستخۆش حەسەن سەردار لە پسراوی ناوەندی وەرزش و لاوانی کفری من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کەوا هەر لێرە لە ناوەندی وەرزش و لاوانی کفری و لاوانی گەرمیان
هۆڵی تایبەت بە یاریکردن و هەروەها ڕەشاقەی ژنان هەیە کە ئەمە یەکەم جارە لە کفری و گەرمیان کرایەوە هاوکات هەر لێرە بەشی یاری تۆپی سەرمی زیانی وەرچی کفری بەشی بالە وەرزشکاران توانیان نەسوود لەو یاریگای بینین ئەوەی کەوا گرنگە لە ڕۆژی جیهانی لاوانە و حکوومەتی هەرێمی کوردستان ئاور لە لاوان و فەرمانبەران و هەموو لایەک بداتەوە ڕۆژی لاوانش بتوانێت بۆ ساڵی داهاتوو بێ یاخود بەشێک لە پرۆژەکانی بکاتە قۆناغی کردداری و خزمەتکردنی گەنجان و لاوان ئەمە کۆی زاناریەکانی ڕۆژبوو من دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ هاوکارمان و میوانەکەت حەیدەر ئەحمەد کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمان نەبووی گوتمان لەسەر دۆخی کۆیە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاوکارانمان چاوپێکەوتنێکیان لەگەڵ دکتۆر پەرۆش ئەنجام داوە با بینەری و چاوپێکەوتنە بین. من دکتۆر پەرۆشوان پزیشکی نیشتەجێی خولاو لە پارێزگای سلێمانی لە ماوەی یەکی هەشت تاوەکو هەشتی هەشت لێرە لە ئەرکدا بووین لە تەواری وەکو هێڵی پێشەوەی وەکو بەرگری و بینینی نەخۆشانی کۆرۆنا لێرە لە ماوەی ئەو حەوڕۆژەی کە بینیمان بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆر نەخۆشی کۆرۆنا لە شاری کۆیە هەیە کە بۆ شارێکی بچووکی وەکو کۆیە مەترسیەکی زۆر زۆر گەورەیە. ئێمە لە سلێمانی لە ماوەی ئەم ساڵدا زۆر بەشێکی زۆری ساڵەکە ناڵانومانە بەدەستم ڤایرۆسەوە و نەخۆشێکی زۆر زۆر هەبووە زۆر کەس بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەستداوە یا تووشی کۆمەڵێک کێشەی تەندروستی بۆ بەهۆی کۆرۆناوە. ئێمە لێرە ئەمانەیە ئەو پەیامە بگەێنین کە ئێستا کۆیە لە مەرحەلەی یەکەمی بڵاوبوونەوەی کۆرۆنایە پێچێ وەزعەکە زۆر زۆر خراپتر بێت لە ئێستا. ئەوەی ئێمە لە ماوەی حەوت ڕۆژە دیقەتمانەوە ئەوەیە کە لە بیدایەتی ڕۆژەکان لە بیدایەتی ئەرکەکەماندا ڕێژەیەکی کەمتر نەخۆشە بینرا ڕێژەیەکی کەمتر مردن هەبوو ڕێژەیەکی کەمتر توندی هەبوو لە نەخۆشیەکەیە. ئێستا ئەوەی کە بینین ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر زۆر زیاتر نەخۆشەیە کە نەخۆشیەکەی زۆر قورسە و ڕێژەی مردن زۆر زیادی کردووە وای لێ هاتووە لە شەوێکە لە ماوەی 8 سەعاتە 3 بۆ 4 مردنە بینین کە ئەوە بەڕاستی بۆ دانیشتوانێکی کەم بۆ شارێکی بچووک بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە و ئێمە نامانەیە ئەوەی کە لە سلێمانی ڕوویە ئێمە دڵمانە سووتێ بۆی کە شارێکی جوانی وەکو کۆیە خەڵکێکی باشی وەکو خەڵکی کۆیە ببینین کە بەدەست ڤایرۆسێکی کاوە بناڵێنێ ئەمانەیە پەیامی خۆمان بگەێنین کە ئەم ڤایرۆسە زۆر کوشندەیە ئەم ڤایرۆسە ئەوە نییە کابێ هەموو کەسێت تووشی بێ ئەوە نییە کابێ هەمومان پێیا بڕین چکاگەر بەڕاستی هەمومان پێیا بڕین وای لێت هەموو ماڵێ مەرگێکی تیا بێ هەموو ماڵێ ئازیزێکی خۆی لە دەستەیە. بەڕاستی کۆرۆنا ئەوە نییە مەسەلەن یەک جار تووشێ بێ و چاک بیتەوە لی زۆربەی حاڵەتەکان بە قورسی ئەیگرن زۆر جار لە دوای توشبوون لە دوای چاکبوونەوەش ماک بەجێ هێڵێ سووتانەوەی سیەکان بەجێ هێڵێ زۆر کەس لە دوای چاکبوونەوە بە کۆرۆنا بۆی هەیە تووشی خەزبوونەوەی خوێن و تەخەسووری خوێن من کامانە ئابێتە هۆی جۆرەها چەندین جۆر لە جەڵتە لە ناو لەشە. لەبەرەوە ئێمە بە بەرپرسیارەتی خۆمان نەزانین و بە پێویستی ئەزانین کە خەڵکی کۆیە زۆر زۆر ئاگادار بن لەم کاتەیە کە حاڵەتەکان زۆر ڕوو لە هەڵکشانە. بەڕاستی لە ماوەی ئەم 7 بۆ 8 ڕۆژەیە تقریبان ئێمە ڕێژەیەکی زۆر زۆر بەرچاو لە نەخۆشی کۆرۆنا سەردانی فریاکەوتنەکانەکە بەداخەوە لە شاری کۆیە ئەو ڕاستیا بێ بوترێکە فەحسەکان بە پێویست بەردەست نین و ئەوانەی کە ئێمە لە سلێمانی و لە بڵین لە شاری هەڵەبجە بۆ نمونە لە گەرمیان لە شوێنەکانی تر بەردەست ئەبن لە هەڵەبجە لەم دەقەیە لەم 8 ڕۆژەی ئێمە بینیمانە فەحسەکان بەو شێوەیە نین چکە بەڕاستی کۆرۆنا شتێن نیە مەسەن بڵین بە یەک فەحس دەرەکەوێ و تەواو لە کاتێکشا ئەو فەحسانەی کە زۆر زۆر زەڕورن بۆ کۆرۆنا بەردەست نەبن ئێمە ناچارین چەند ڕێگایە بگرینە بەر لەوانە یەکەم تەشخیصکردنە بە پێی نیشانە و ئەشعەی سنگ کە ئەمە ساسە بڵین دروست نییە زیاتر لە شارەکانی کە و لە جیهانی شات ئاعتماد دەکرێتە سەر فەحسی کۆرۆنا بەلووت یان بە پێی سواب یان فەحسی کۆرۆنا لە ڕێگەی ئەشعەی تەنووریەوانە. بەڕاستیەمانە لە
کۆی ئەم فترێ نقصانەیەکی زۆر هەبووە لەوەیە و پێ ئەچێ زۆربەی و حاڵەتانەشی کە ئێمە ئەیان بینین حاڵەتە توندەکان بن نەک حاڵەتە سوکەکان چونکە لە غیابی و فەحسانەیە حاڵەت سوکەکانیش نابینرێن و تەشخیص ناکرێن و ئەوەش خۆی لە خۆیان هۆیەکی ترە بۆی نەخۆشەکە زیاتر بگوازرێتەوە چونکە ئەم کەسان ناچنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان تێکەڵاوی خەڵکە بن بۆیە ئەم بە پێویستی ئەزانین بە پێویستێکی زۆر ئەزانین کە بە زووترین کات هەم لە ڕووی دەرمان و هەم لە ڕووی فەحسکردنەوانێ پێداویستی تەواودانرێ بۆ شاری کۆیە چونکە بەڕاستی گەیشتە حەدێک کە ئێستا بە بڵاوبوونەوەی تەواوەتی ڤایرۆسەکە هەژمارەکرێ شاری کۆیە و ئەبێ هەتا زووە ئیش پێویستی بۆ بکرێ بەڕاستی لە ماوەی 1 تاوەکو 8 لێرە لە ئەرکدا بووین لە تەواری وەکو هێڵی پێشەوەی وەکو بەرگری و بینینی نەخۆشانی کۆرۆنا لێرە لە ماوەی ئەو حەوڕۆژەی کە بینیمان بەڕاستی ڕێژەیەکی زۆر نەخۆشی کۆرۆنا لە شاری کۆیە هەیە کە بۆ شارێکی بچووکی وەکو کۆیە مەترسیەکی زۆر گەورەیە ئەوەی ئێمە لە ماوەی حەوڕۆژە دیقەتمانەوە ئەوەیە کە لە بیدایەتی ڕۆژەکان لە بیدایەتی ئەرکەکەماندا ڕێژەیەکی کەمتر نەخۆشە بینرا ڕێژەیەکی کەمتر مردن هەبوو ڕێژەیەکی کەمتر توندی هەبوو لە نەخۆشیەکەیە ئێستاوەی کە بینین ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر زیاتر نەخۆشەیە کە نەخۆشیەکەی زۆر قورسە لە سنتەرەکەمان بەداخەوە 2 گیان لە دەستدانمان هەبوو زۆر بەداخەوە دوای چارەسەرێکی زۆر بەداخەوە گیانیان لە دەستدا ئێستاش حالیان لە ناو سنتەرەکەمان 4 نەخۆش توشبووی کۆڕۆنای تایە دوانیان باری تەندروستیان ناجێگیرە بەداخەوە بەردەوام هەوڵ و تێکۆشانی دکتۆرە بەڕێزەکان و کارمەندە تەندروستیەکان و ستافی نەخۆشخانەی شەی دکتۆر خالید و بەڕێبەراتی گشتی تەندروستی کۆیە بەردەوام لە هەوڵدان بۆ چارەسەری ئەو نەخۆشانە و هاوکارانمان لە تەقتەق بابەتێکی دیکەیان بۆ ئامادەکردوین لەسەر باخەوانێکی نمونەیی لە ناو یەکێک لە خوێندنگاکانی تەقتەق بابینەرێویش بین. چەند باخچەیەکی ڕازاوی با گوڵ و گوڵزارە لە قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتی لا بەڕێبەراتی پەروەردەی کۆیە. حەکیم عەبدوڕەحمان ئەو باغوانە نمونەیەی کە بەشێکی زۆری تەمەنی لەگەڵ پەروەردەکردن و ناشتنی گوڵ و گوڵزاردا بەسەر بردووە و خۆشەویستی بێپایان و حەزی لە ڕادەبەدەری بۆ گوڵ و گوڵزار وای کردووە زۆربەی کاتەکانی لە باخچەی قوتابخانەکەیدا بەسەر بەرێت. من کاتم نییە بڵێم وەک ئەو کاتە بێم بۆ سەرکارەکەم لەبەرەوەی ئەمە وەک مناڵی ساوا وایە هەر ڕۆژێکە نێی شوێن دەستت دیارە بۆ نمونە ڕۆژێک ئێستا بەم گەرمای هاوینە من نێم ئەمانە زیانیان پێدەگا وشک دەبن لە تێنان دەبێت بە بەردەوامی چاودێریان بکەم. ئەم قوتابخانەیەکی نوێ بوو هیچ باخچەیەکی نەبوو سەرەتا بە شێڵان و زبڵ ڕێژکردنی دەستمان پێکرد دوای پاش بە چاندنی فریزەکە و ئەنجا چاندنی گوڵە وەرزیەکان ئەو گوڵانەی بۆ هاوین دەبن ئەو گوڵانەمان لێچاند لە مانگی 2 منیتر دەستم پێکرد تا هەموو گوڵەکانم ڕواند وەکو ڕەیحانە و گوڵی ناز و ئەو لاولاوە جوانانەی قەت ئەو دیوارە و ئیتر ئەمانەمان لێ ڕواند لە مانگی 8 شەوە من زۆرە گوڵێکی دیکەی لێ دەچەنم گوڵی هەمیشە بەهاری پێ ئەڵێن گوڵێکی زەرد و پرتەقاڵیە ئەوە لە مانگی 2 دەست بە گوڵەکە هەتا مانگی 4 ئەو گوڵە بەردەوامە بێ و دەمێنێ خەڵکانێک دێن کە سوکاری خوێندکارەکان زۆری دێن کە چاویان بە
باخچەکە دەکەوێت داوای گوڵەکەن ئێمە ئەو گوڵانەی کە شیاو بن بۆ بەخشین و کە بزانین بڕوێنەوە ئێمە لەو گوڵانە کەسمان بێبەش نەکردووە بەس گوڵ هەیە ناڕوێتەوە کە هەڵی بچێشی لە لای ئێمەش نابێت لە دەست ئێمەش دەچێت بۆ ئەویش نابێ ئەوانە بۆ بەخشین نابن بەس ئەو گوڵانەی کە بۆ بەخشین دەبن بە تایبەتی گوڵی نازناز لە هەموو وەرزەکانە ئەڕوێتەوە هەر کەسێک کە داوای کردبێ لە دوور و نێزیک بێبەشمان نەکردو بەش هەموو کەسێکمان لێداوە. بەهۆی ڕازاندنەوەی باخچەی قوتابخانەکەی با گوڵی جۆراوجۆر و جیاوازی سروشتی سەرنجی خوێندنگا و خوێنکاران و کەسوکاری خوێنکار و بەرپرسانی پەروەردەیی بەلای خۆیدا ڕاکێشاوە. هەموو جارێک من خۆزگەی ئەوەی دەخوازم هەموو باخەوانەکانی قوتابخانە و خوێندنگاکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئەو کارە ببینم بۆی بتوانن لە هەموو ناوەندەکان ئەو کارانە بکەن ئەگەرچی ئێمە ئەو ساڵانی ئەخیری ڕووبەڕووی کێشەی زۆر گەورە بووینەوە لە نەبوونی خزمەتگوزاری لەلایەن نەبوونی باخەوان و نەبوونی پاسەوان و ئەوانە بۆی بتوانن وەکو پێویست ئەو ئەرکە ببینن بەڵام کاک حەچیم لە تەختەخ تاکە کەسە تاکە باخەوانە کە لەو ناوەندەیە مەساحەکەی گەلک زۆرە بەڵام ڕۆژانی پشوش لە خوێندنگاکە و لە ناوەندەکە دەوامی کردیوە ئەو ڕۆژانەی نەک هەر کاتی دەوامی خۆی لە وێندەرێ بووە ئێوارەکان و شەوانەش گەڕاتەوە وێندەرێ بۆی بتوانێت بە جوانترین و باشترین شێواز خزمەتی شوێنەکە بکات. ڕازاندنەوەی چواروەرزەی ساڵ بە دیمەنی جیاواز و ناوازەی گوڵەوەرزەکان لێرەدا بەسپاسەوە بەڕێزی بۆتە نمونەیەکی زۆر جوان بۆی ناونابانجی قوتابخانەکەمان جوان بکات و بە جۆرێک لە جۆرەکان قوتابخانەکەمان بۆتە شوێنێکی گەشتیاری لەوەی کە ڕۆژانە بەدەیان لە خەڵکی ئەم شارە لە کەسوکاریان هاتوون سەردانی قوتابخانەکەمان دەکەن بە مەبەستی بردن و داواکردنی ئەو گوڵە جوان و ناوازانەی کە لە باخچەکاندا هەن هیوادارم ئەو دیمەنانەی کە ئێوە دەبینێن شاهید و گەواهیدەری ئەو قسانە بن کە من دەیکەم هیوادارم دڵسۆزی بێهاوتایی کاکە حەکیم عەبدوڕەحمان وەکو باخچەوانی قوتابخانەکەمان لە بەرچاو بژیرێت. من وەکو قوتابێکی پۆلی نوێمی بنەڕەتی لە قوتابخانەی تەختەقی هاوڕێدا زۆر دڵخۆشم لەگەڵ هاوڕەکاندا کە لێرە کاتێکی زۆر خۆش بەسەر دەبێن ناو ئەم گوڵ و باخ و گوڵزارانەدا و زۆربەی کات کە لە کاتی پشوودا خود لە کاتی دوای تاقیکردنەوەکاندا دێن لێرە شوێکی زۆر خۆش بەسەر دەبین دیمەنێکی زۆر خۆشیە و دڵڕەفێنە و زۆر هەوا و هەوایەکەی خۆشە و تیایدا زۆر ئاسوودەیت و زۆر سپاسی باخەوان و مامۆستا و بەڕێوەبەرەکەمان دەکەم کە ئەم شوێنیان بۆ ئێمە دابین کردووە. زۆرن ئەو کەسانەی خۆشەویستیەکی زۆر بۆ کارەکەیان گەیاندۆتیانی بە کەناری سەرکەوتن و پێزانینی تایبەت بۆ ماندووبوون و ئەرک و زەحمەتیەکانیان کراوە. هەموو ماندووبوون و زەحمەتیانەش هۆکارم بۆ ئەوەی حەکیمی باغەوان سۆز و عاتیفەیەکی لە ڕادەبەدەری بۆ گوڵ و گوڵزارەکانی هەبێت و بیگەێنێت بەوەی کە وەک خۆی دەڵێت وەکو منداڵەکانی خۆشی بوێن. ئامان جومعە گەلی کوردستان نەحیەی تەقتەق. بەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.